منداڵێک کە خولیای وەرزشی هەبوو منی شەرۆکە و منداڵانە کە تۆپی پێ دەستم پێ کرد پاشان لە دوای ئەوە هەر لە منداڵیەوە کە خەونێکم بینی خەونەکەمەوە بوو کە ببم بە یاریزانێکی پیشەگەر یاخود یاریزانێکی باش هەروەها بەناوبانگ توانیم ئەو خەونە بکەم بە خاڵی ئامانجم هەروەها ڕێگایەک بۆ خۆم بتوانم کە بەردەوام بم بەڵام توانیم سواز بە خۆدا ئەوە بگەمە ئاستێک لە یاری بالا کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراق و تیپی یانە باشەکانی عێراق بکەم. لە قۆناغەکانی خوێندنە من زیاتر توانیمە زۆربەی یاریەکان بکەم لە سەرەتایی و ناوەندیەوانە بەڵام لە قۆناغی زانکۆ کە زیاتر پسپۆڕی مەرگرت و یاری بالەم هەڵبژارد کە بە ماوەیەکی زۆر کورت ئەوەی کە بە خەونێک توانیم خەونەکەی مشم ئەوە بوو لە 12 ساڵیە کە لە یاریگایەکە یاریەکەم هەندێکی زۆر هاندەرمە و ئەم خەونە بوو بە ئەوەی کە ڕێگایەک بۆ خۆم دەستنیشان بکەم و بتوانم لەسەری بەردەوام بم سوپاس بۆ خوا دوای چەند ماوەیەکی زۆر کەم لە 2 ساڵ کەمتر توانیم بگەمە هەڵبژاردەی عێراق لە ساڵی 2004 کە تەمەنم 21 ساڵ بوو توانیم لەبەوە بەردەوام بم هەتاوەکو ئێستا تقریبا نەگاتە ماوەی 19 ساڵە لە قۆناغەکانی خوێندنم لە زانکۆ بەردەوام بووم هەتاوەکو توانیم ماستەر و دکتۆرا هەر لە بوارە ڕاهێنان و تۆپی بالە بەدەست بێنم ئەو ئاستەنگیانی کە تووشم بووە ئەو کاتانە بووە کە هەر خوێندکار بووم چ لە قۆناغی بەکەلۆریۆس یاخود ماستەریان دکتۆرا و لە هەمان کاتە یاریزان بووم قۆناغێکی زۆر قورس بوو بۆ من بەڵام توانیم وەکو بیکەم بە ڕکابەریەک لەگەڵ خۆم و ذاتی خۆمان بتوانم کە بەردەوام بم هەماهەنگیە دروستکەم لە نێوان یاریەکە و خوێندنەکەم و بتوانم بەردەوام بم و سەرکەوتوو بم توانیم لە نێوان خوێندن و وەرزش و ڕاهێنانەکەمە هەماهەنگیە دروستکەم ئەو کاتانەی کە بۆ من زۆر سەخت بوو کاتێک بوو کە خوێندگاری ماستەر و دکتۆرا بووم ڕۆژی وا هەبوو بە مەبەستی خوێندنەکە و سعیکردن و بەردەوام بوون لە خوێندنەکە هەروەها بتوانم دوو یەکەی ڕاهێنان ئەنجام بدەم لە ڕۆژێکە شەو ڕۆژێک 3 بۆ 4 ساعت خەوتوم بە بەردەوامی ینی وایم لێ هات کە ڕاهاتم لەسەر ئەوەی کە کەم بخەوم بەڵام ئامانجەکەم لە پێشەوە بوو بۆی بتوانم بەردەوام بووم و سەرکەوتوو بم لە خوێندن و لە یاریەکە زۆر کات تووشی کۆمەڵی کێشە ئەبووم لە کاتی خوێندن و لە کاتی وەرزشە بۆ نمونە جارێکیان لە پاڵاوتنی جامی جیهانیمان هەبوو لە یەکێک لە وڵاتان کە چەند قۆناغێک بوو لە هەمان کاتە من خوێندکاری دکتۆرا بووم و مامۆستا بووم لە زانکۆ ناچار بووم بۆ ئەوی بگەم بە یەک محازەرە لە ڕۆژێکە تقریبا 4 وڵاتم کرد بەداخەوەش کە ینی ئەو ڕۆژانەی کە لە بیرم ناچێتەوە کە نەمتوانی بگەمە محازەرەکە چکە لە شارێک و بۆ شارێکی تر بە سیاری خۆم هاتوچۆم کرد بەداخەوە کە وەرگەڕام ئەمە یەکێک لەو مەوقیفانەیە کە خوێندن و وەرزشەکە وای کردو هەر بەردەوامم لە دوای ئەوەیش ساڵێک دوای ئەوە ئاستەنگی ترم توش بوو کە لە شاری سلێمانی یاریم نەکرد ڕوون کردەیانەکانی شاری بەسڕە کە لە هەمان کاتە خوێندکار بووم بە بەردەوامی من ڕۆژانە لەم ڕێگەیە ئەبوایە بگەشتمە ڕاهێنانەکان هەروەها لەگەڵ خوێندنەکە و محازەراتی دکتۆرام هەردووکی بەیەکەوە هەماهنگ بێ ئەو کاتانەی کە بەڕاستی تووشی کەوتنیەک بووم یاخود نەهامەتیەک بووم لە وەرزشە ئەوەیە کە تووشی پێکان بووم چەند جارێک هەروەها لە تەمەنی سەروی 30 ساڵیا کە تووشی پێکان بووم ئەوەی بوو کە دوو نەشتەگەریم بۆ شانم ئەنجامدا کە ئیتر ئەتوانم بڵێم هاوڕیان و کە خۆشم کەم قەناعەتم بەوە بوو کە کۆتایی بە ژیانی وەرزشی بهێنم بەڵام توانیم سوور بم و کۆڵ نەدەم بۆی بەردەوام بم لە وەرزشەکە وەکو پاڵەوانێتیەکان کە توانیمانە ئاستێکی باش ئەنجام بدەین لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی توانیمان پلەی سێم بەدەست بێنین لەگەڵ یانەی گاز و یانی بەحری توانیمان پلەی پێنجەم بەدەست بێنین لەسەر ئاستی ئاسیا هەروەها لەسەر ئاستی عەرەب و وڵاتانی عەرەبی توانیمانە لە بتوڵەی بەترا پلەی یەکەم بەدەست بێنین ساڵی 2008 هەروەها لەناو خولەناو خۆیەکان و لەسەر ئاستیانەکان توانیمە 5 ساڵ نازناوی خولی عێراق بەدەست بێنم لەگەڵ یانە جیاوازەکان و 2 ساڵی لەگەڵ ینی پێشمەرگەی سلێمانی هەروەها وەکو تاکە کەسی توانیمە بۆ ماوەی
تقریبا 6 ساڵ باشترین یاریزانی عێراق بم، هەروەها لەسەر ئاستی دەرەوە لە پاڵاوتنی جامی جیهانی و خولی پاڵەوانەتی یانەکانی ئاسیا توانیوە باشترین یاریزان بم لە کارامەکانە لە چەندین یاریە. بەڕاستی ئەوەی کە من وای لە من کردووە کە بەردەوام بم تا ئەم تەمەنە و کە ئێستا مانگی پێشوو لە وڵاتی ئێران پاڵەوانەتی وڵاتانی ئاسیا بوو کە کاپتنی هەڵبژاردەی عێراق بووم تا ئێستاوە بۆ ماوەی 19 ساڵە. ئەوەی کەوای لە من کردووە بەردەوام بووم و کۆڵ نەدەم ئەو ئامانجانەیە کە هەمە کە وەرزشکایەکی گرنگە لەم کۆمەلگایە بتوانین چۆن گەنجان چاومان لێ بکەن، ببین بە قودوەیەک، ببین بە نمونەیەک بۆیان کە لە دوای ئێمە بتوانن ئەوان بەردەوام بن لە وەرزشەکە. زۆر جار من تووشی پێکان بووم یان تووشی کۆمەڵێ مووقفی جیاواز بووم، بەڵام توانا و ئیرادەی خۆم وای کردووە کە بەردەوام بم لە وەرزشەکە بتوانم یاری بالە بگەێنمە ئاستێک لە دەڤەرەکە و لە سلێمانی و لە کوردستانە بگرێت لەسەر ئاستی عێراقیش کە ئەم یاریە کە هاندەرێکی باشی هەیە، کەسی باش هەیە لەم وەرزشەیە بتوانین پێشی خەین و بیبینە ئاستی وڵاتانی دەرەوە. هەروەها ئەو یاریزانانی کە لە دوای ئێمەیان چۆن فێر بن لە ئێمە ببن بە نمونەیەک بۆ کۆمەلگاکە لە دوای ئێمە بەردەوام بن و بتوانن ئەو یاریە بەرەو پێشتر ببن. بەڕاستی هەموو کەسێک، هەموو گەنجێک لە تەمەنی لاویەوە تا دەست پێکات تا کۆتا با بڵێ بڕیاردانی کە بەوازهێنانی ئەوەیە کە ئەبێت ئامانج کۆمەڵێک ئامانج بۆ خۆی دیاری بکە. منیش لەو کەسانە بووم کە ئامانجەکانم بۆ خۆم دیاری کرد هەنگاو بە هەنگاو، هەرچەنە لە هەموو بوارێکە شکست هەیە، کەوتن هەیە، بەڵام گرنگەوەی کە ئیرادەیەکی باشت هەبێ بتوانی بگەڕیتەوە سەر هەمان ڕێچکە و بگرە باشتر بەردەوام بی بۆ ئەوەی باشترین ئەدا پێشکەش بکەی بۆ وەرزشەکەت. یانی پێشمەرگە لە تۆپی بالە لە ساڵی 2002 پەیوەندیم بە یانی پێشمەرگە کردووە. هەر لەو ساڵانەوە کۆمەڵ یاریزانی باش هاتە ڕیزی یانی پێشمەرگە، توانیمان شان بەشان درێژە بە سەرکەوتنەکانی یانی پێشمەرگە بدەین بالەی پێشمەرگە کە ئەویش لە 2002 تاوەکو ئەم ساڵ بەردەوام بالەی پێشمەرگە لە ڕیزبەندی چوارەم لە خولی بژاردەی عێراق نهاتۆتە خوارەوە. تا ئێستا خاوەنی سێ نازناوی خولی عێراقین و بۆ حەوت جار تقریبا دووەمی خولی بژاردەی عێراق بووین. یانی پێشمەرگە لە یاری بالەدا تا ئێستا توانیمانە 5 خولی یانەکانی پاڵەوانەتی یانەکانی عەرەبی بەشدار بکەین کە توانیمانە ئەنجامی هەشتم لە کۆی 24 یانە بەدەست بێنین. وەکو بالەی پێشمەرگە چەندین ساڵە بەردەوامە بووە بە با بڵێ خوێندنگایەک بۆ یاری بالە لە کوردستانە. زۆربەی یاریزانانی کوردستان لەخۆ ئەگرێت یاخود یاریزانانی عێراق توانیمانە تا ئێستا فێرگە و لاوانمان هەبێ بتوانین یاریزان بێتە پێشەوە بۆ ڕیزی تازە پێگەیشتوان. ئێستا ساڵی ئەم ساڵ توانم بڵێم 4 بۆ 5 یاریزانی لاو یانی پێشمەرگە کە بۆ ماوەی چەند ساڵێک گرێبەسمان لەگەڵ کردووە ئێستا هاتوونەتە سەرەوە یەکێکن لە یاریزانە باشەکانی یانی پێشمەرگە و دڵنیا ئەم ساڵ بێتەوە ئەبن لە یەکێک لە یاریزانە باشەکانی خولی بژاردەی عێراق. ڕۆژانە بەپێی پێشووتر کە کات زیاتر بووە وەکو یانە ڕۆژانە توانم بڵێم هەموو ڕۆژێک نە، بەڵام توانم بڵێم ڕۆژانە 4 بۆ 5 کاتژمێر جاری وایە زیاتر ڕاهێنان ئەنجامەدرێ، یەکەی بەیانیان و یەکەی ڕاهێنانی بەیانیان و ئێواران. وەکو خۆم من بەردەوام لە کاتی لاوێتیەوە تا ئێستا بەپێی
کە کاتم هەبووە پێشووتر جاری وا هەبووە توانیمە ڕۆژانە حەوت سەعات تەمرین بکەم بە بەردەوامی ڕاهێنان ئەنجام بدەم بەیانیان 2 سعات نیوەڕوان 2 سعات ئێواران توانیمە 2 سعات ڕاهێنان ئەنجام بدەم هەروەها ینی پێشمەرگەی ئەو ئەزمونەمان گواستەوە ینی پێشمەرگەی جاری وایە سەیەکی ڕاهێنان ئەنجام بدرێت لە ڕۆژێکە بەڵام هەموو ڕۆژێکنە 2 ڕۆژ ئاوا ئەبێ ڕۆژێک پشووەرەگیری یەکەی ڕاهێنانە بۆ ئەوەی بگەیتە ئامانجەکان و ئاستێکی باشت هەبێ یاریزان پێویستە بە بەردەوامی هەموو ڕاهێنەرانی جیهان کە لیان ئەپرسن یاریزان چۆن ئاستی بەرزەبێتەوە 3 جار پێ ئەڵێ ڕاهێنان کەواتە هەموو وڵاتان ئێستا گرنگی بە ڕاهێنان ئەدەن زیاتر لە استراتێژیەتی نوێی یاریبالە نزیکتر ئەبنەوە و بەردەوام ئەبن بۆی بگەنە ئاستە بەرزەکان بۆیە هەر یاریزانێک کە پێویستە بگاتە ئاستێکی باش و بگاتە ئاستی هەڵبژاردی عێراق و نوێنەری شار و وڵاتەکەی خۆی بێ لە خولە نێودەوڵەتەکان پێویستە تەرکیزی یەکەمی هەمووی لەسەر ڕاهێنان بێ گوێڕایەڵی ڕێنمایەکانی ڕاهێنەر بێ بۆ ئەوەی بتوانێت بگاتە باشترین ئاست. جیاوازی لە نێوان با بڵێ فێربوونی یاریەکە لە پێشووتر و ئێستا ئەوەیە کە پێشووتر لە 2 لایەنەگرێتەوە لایەنی یەکەمەوەیە کە پێشووتر هۆڵ لە شار و شارۆچکەکانی کوردستانە نەبووە یاخود کەمی هۆڵ کە وای کردووە یاریزان بڕوات یاریەکی تر نزیک بێتەوە لە یاریەکی تر ئەویش کە یاری تۆپی پێ زیاتر لە هەموو شوێنێک ئاکرێ و یاریگای زۆرتر هەبووە پێشووتر کاتی خۆی ڕەنگە لایەنەکانە یاخود لە تیپە ملیەکانیان لە ناوەندەکانی وەرزشە هۆڵێک نەبووە یاخود پشگیریەکی مادی نەبووە جگەلەوەی کە دڵسۆزی و یاخود معنەوی بووە کەسێک پێی خۆش بۆ فێری یاریەکە بێ و بەردەوام بێ لە یاریەکەیە ئێستا لە کوردستانە ئەتوانم بڵێم زیاتر لە 50 هۆڵی وەرزشی هەیە کە تایبەتە بە یاری بالە کەواتە بۆ گەنجان و لاوان و تازە پێگەیشتوان هەلێکی باشتر وەکساوە ڕاهێنەر زیاتر هەیە کە بتوانن بەردەوام بن بەڵام لایەنە دووەمەکەی ئەوەیە کە پێشووتر ڕەنگە یاریزان کە پێویست بۆ فێری یاری بێ هیچ کەرەستەیەکی وا لە بەردەستان نەبووە هەوڵی داوە زیاتر لە وەرزشەکە و نزیک بێ ئێستا بەداخەوە کە تەکنەلۆژیا وای کردووە گەنجان و لاوان دوور خاتەوە لە وەرزش بۆیە من ڕێنمایی گەنجانەکەم کە تۆزێک دوورکەونەوە لە ئەلکترۆنیات و بتوانن هەوڵی وەرزشەکە بدەن بۆ ئەوەی لە داهاتوو کۆمەلگایەکی تەندروست و وەرزشکار دروستکەین. یەکێک لەو مۆقفە ناخۆشانی کە تووشم بوو ساڵی 2017 لە وڵاتی تونس کە پاڵەوانەتییانەکانی عەرەب بوویانی پێشمەرگە نوێنەرایەتی عێراقیە کرد بەداخەوە لە یاری یەکەم و دووەم و سێم توانیمان سەرکەوتوو بین لە کۆتا یاری لەگەڵ ینی سیپی عومانی لە کۆتا گێمەکان بوو ئەوایە ئەو یاریەمان یا گێمێکیان یاریەکە ببینەوە بەداخەوە کە تووشی یەکەم پێکان بووم ئەویش دەرچوونیشان بوو لە یاریەکە هاتمە دەرەوە هەروەها یاریەکەشمان دۆڕان و سەر نەکەوتین بۆ قۆناغی داهاتوو ئەمە بەڕاستی کاریگەریەکی زۆری لێکردین لە هەموو تیپەکە و بە تایبەتی لە خۆم وەکو ڕۆژێکی ناخۆش ماوەتەوە لەلام
کە ڕۆژانش کە ساڵانەی ستۆرێکی بینمەوە بەڕاستی ئازارێکی زۆری هەیە و یەکێک لەو یاریانەیە کە بیرم ناچێت یەکێک لەو ڕۆژانەیە کە زۆر ناخۆش بوو لامەوە وەکو منداڵەکانی خۆ من سێ کوڕم هەیە گەورەکەیان زۆر خولیا یاری بالەیە و ئەتوانم ئێستا بڵێم هەموو کارامەکان بە جوانی ئەنجامەدا زۆر حەزیشی لێیە کە ببێ بە یاریزانی بالە زۆر متابعە بۆ یاریەکانی من لە دەرەوچی لە دەرەوەی وڵات بێیان چێ یاریە ناوخۆیەکان بێ هەموو یاریزانەکانی دەرەوە و ناوخۆش ئەناسیە و هەڵسەنگاندنیشیان بۆ ئەکا پێیشی خۆشە کە لە داهاتوو یاریزانێکی بەناوبانگی لێ دەرچێ بەڵام ئەتوانم بڵێم بەداخەوە دوانەکەی تر هەردووکیان خولیای یاری تۆپی پێن بەڵام ئێستا لە تەمەنیەکان 10 ساڵ و 11 ساڵ ڕەنگە لە داهاتوو بتوانن ئاراستەکەیان بگۆڕن بەڵام من پێم خۆشە خۆیان ئەو وەرزشەی کە ئەنجامی ئەدەن بە دڵنیاییە وەرزشکارە بن بەڵام هەڵبژاردننی وەرزشەکە لە ئەستۆی خۆیانەیە بەڵام لەو بڕوایم کە یەکێکیان یاریزانێکی باشی لێ دەرچێ. سڵاو من ناو نزار نەژاد یاریزانی بالە کاک تۆرەمە پرسیارێکی لەکەم لە تەمەنی چەند ساڵیە دەستی کرد بە یاریکردن؟ بەڵێ دەستخۆش من لە ئینەکەشا باسم کرد لە سەرەتای دەست پێکردنم وەکو یاریزانی تۆپی پێ دەست پێ کرد بەداخەوە زۆر دواکەوتم لە یاری بالەیە ینی لاوان و تازە پێکەشتوان یاریم نەکرد لەو تەمەنەی ئێوەیە تۆپی پێم کرد لە یاری دەست پێکردنی یاری بالەم تقریبن لە 18 ساڵی بوو. سڵاو کاک دکتۆر من ناوم لەوەند بڵند یاریزانێکی سەرەتایی بالەم پرسیارەکەی من ئەوەیە کە تۆ هۆکاری گۆڕینی مرکز و شوێنی تۆ لە هێرشباری و کاپسیۆ چی بوو کە بیگۆڕی بۆ ڕافعی هۆکارەکەی؟ بەڵێ دەستخۆش من سەرەتاوەکو یاریزانێکی هێرشبەر و لە هێرشبەریشە هەر یاریزانی هەڵبژاردی عێراق بووم و تقریبا 6 ساڵ لە سەریەک باشترین یاریزانی عێراق بووم لەو شوێنەی خۆمە بەڵام حەزێکم بۆ ڕافعی هەبوو هەر پێشووتر حەزێکم هەبوو ینی حەزەکە هەبوو ئینجا ناچار بووم لە دوای ئەوەی کە ساڵی 2000 و کۆتایی 2016 لەگەڵ یانەی بەحری یاریمە کرد تووشی پێکانێک هاتم لە کۆتایی خولا ناچار بووم نەشتەگەریەک ئەنجام بدەم کە نەشتەگەریەکەم ئەنجامدا زۆر سەرکەوتوو نەبوو نەشتەگەریەکە شانم تووشی دەرچوون ئەهات جاری دووەمیش نەشتەگەریم کردەوە لەم ماوەیە من بیرم لەوە کردەوە کە ئەو مەرکەزە بگۆڕم کە بابڵی ڕافعی کەمتر فشارەکەوێتە سەر شانەکانت بۆ هێرشکردنەوەوانە خۆشم حەزەکەم تیا بوو ینی دوو نەشتەگەری و ئەو پێکانە وای کرد کە من لە هێرشبەرەوە ببم بە ڕافع. سڵاو من کاک دکتۆر ناو ئەحمەد بەرهەمە من وەک پرسیارم بۆ زۆربەی گەنج ئەم پرسیاری هەیە ئێمە لە کوردستانە هیچ داهاتوویەکمان هەیە لە یاری بالەیە بەردەوام بینیا خود هێسا هەیە هەر بۆ خۆشی کات و ینی بەڵام زۆربەی گەنج هەیە کە ئێوە ببێ بە یاریزانێکی سەرکەوتوو پێ بگات ئێمەی گەنجە کوردستانە داهاتومانە بێت دەستخۆش بەدڵنیایەوە ئێستا هەلەکەس هەل زیاتر ڕوخساوە بۆ ئێوە چکە ساڵانی پێشووتر ڕەنگە لە شارێکە یا لە شارۆچکەیەکە من لە شارۆچکەی کەلار دەستم کردووە بە یاری لەسەر چیمەنتۆ یاریم کردووە و توانیمە بگەمە ئەو ئاستە کەواتە هیچ شتێک مەحاڵ نییە نەک مەحاڵ نییە بگرێ ئێستا زۆر ئاسانە بۆ ئێوە بۆ لە چکە لە هەموو شارەکانە ئێستا هۆڵ هەیە یانە هەیە فێرگە هەیە بە دڵنیاییەوە ئەگەر بەردەوام بن نمونونەیەکتان بۆ ێنمەوە یاریزان هەیە لە دێوە دەسی پێ کردووە ڕۆشتۆتە ڕیزی هەڵبژاردەکانی لاوان و تازە پێگەشتانی عێراق و ئێستا لە باشترین یانەکانی عێراق یاریەکە لەم گوندانەی کوردستانی خۆمانەوە دەسی کردو بە یاری کەواتە ئەوەی کە گرنگە بێورە نەبن ئیرادەتان بەهێز بێ بە دڵنیاویەوە ئەگەنە ئامانجەکانی خۆتان. کاک دکتۆر من نام ساندە وەک یاریزانێکی بالە چۆن بتوانین باشترین ئیسفادە لە تەمرین و ڕاهێنانەکانمان بکەین؟ بەڵێ پێش هەموو شتێک ڕاهێنان ئەبێ ڕاهێنەر بەرنمەیەکی هەبێ بۆتان هەفتەی 4 ڕۆژە 5 ڕۆژە چەند ڕۆژە تەمرینەکانتان لە ڕۆژێکا چەندەکەی وەرزشیە ئەوەی کە لەسەر ئێوەی گەنجە کە دەست پێ ئەەکەن پێش هەموو شتێ خەوێکی باش ئستراحەتێکی باش لەگەڵ خواردنێکی باش بۆ ئەوەی تۆ لایەنی جەستەیی و
مێشکی تۆ ئامادە بێ بۆ ئەو ڕێنمایانەی کە ڕاهێنەرێکە لە کاتی ڕاهێنانە هەرچی بیر و هۆش و تەرکیزت هەیە ئەبێ لە لای ڕاهێنانەکان بێ کە ئەنجامی ئەدەی بۆی بتوانیت سوودی لێوەرگری یەکەم جار ئامانجی ڕاهێنانەکە بزانە هەر ڕاهێنارێک ڕاهێنەری پێکردی ئامانجەکەی بزانە چی پێش ئەخات ئەم ڕاهێنانە بۆ ئەوەی بتانی بە شێوازێکی ورتر ئەنجامی بدەیت چکە لە یاری بالەیە چی گرنگە وردی ئەبێ زۆر ورد بین بۆ لەبەرەوەی هەموو کاتێکی بە کاتێکی کەمە کاتەکان کەمن یاریگامان بچووکە تۆپێک هەیە جاری وا هەیە بەر نینۆکێکەکەوێ ئەبێ بە خاڵ کەواتە وردی زۆر گرنگە لە یاری بالەیە لە ڕاهێنانیشا ئەبێ بەردەوام ورد و هەموو تەرکیزت لە لای ڕاهێنانەکە بێ. سڵاو دکتۆر، من ناو محەممەد ومێد عەبدوڵڵایە. چۆن بتوانین کەوین بە هێرشبەرێکی باش؟ نایە. بەڵێ هێرشبەر کۆمەڵێک لایەنی جەستەیی هەیە لە یاریزانەکە. مواسەفاتی هێرشبەر لایەنێکی جەستەیی باش، باڵایەکی باش لەگەڵ بیرکردنەوەیەکی خێرا و باش لەبەرەوەی تۆ لە کاتێکی زۆر کەما لە سانیەک کەمتر لە چرکەیەک کەمتر ئەبێ بڕیار بی چۆن هێرشەکەی کەواتە ئەبێ ئەمانەت تیا هەبێ ڕەنگە یەکێکی نەبێت یاریزان هەیە باڵای زۆر بەرز نییە بەڵام تەرکیزی و وردی و لە کاتی هێرشبردنا و خێرایی بڕیاردانی وا ئەکا کە ئەو درێژیە یاخود ئەو باڵایەنە بێ بە کێشە بۆی بۆ ئەم قسانەیش دلیلی ئەم قسانە هەڵبژاردەی ژاپۆنن کە هەمویان باڵایان کورتن لە ١٩٠ تێناپەڕن بەڵام سێمی ئاستی جیهانن کەواتە لایەنی جەستەیی بیرکردنەوە و لایەنێکی زەهنی باش لەگەڵ باڵایەکی باش. سڵاو دکتۆر گیان، من ساند چۆن چ کەسێک لێرە تۆ سەپۆرتی کردیان کە بڵین پێشەوەی بڕۆیتە وڵاتەکانی دەرەوە یاریان بۆ بکەیت چۆن واو لێ هاو کە بیبە یاریزانی بالە و چ کەسێک وای لێ کردی سەرکەوتوو بیتە عین لە پشتەوە چ کەسێک هەبوو یارمەتیان؟ بەڵێ من وەکو باسم کرد کە من یاریزانی تۆپی پێ بووم لە یەک کاتە لە نادی ینی شێوانەی شاری کەلار لە تۆپی پێ یاریمە کرد لە هەمان کاتە دەستم کردبوو بە بالە خوێندکاری کۆلێژی وەرزش بووم قۆناغیەک کەسێک هەبوو بە ناوی مامۆستا ڕیاضەوە لەوێ یاری بالەی ئەکردیانی وەکو ڕاهێنەر بوو یاریزانیش بوو لە هەمان کاتە وای لێ هاتبوو 3 ڕۆژ لە تۆپی پێ ڕاهێنانمە کرد 3 بەڵام کە خۆم خوێندکارێکی زانکۆ بووم تێگەشتم کە لە هیچ وەرزشەکە ناتوانانی دوو وەرزش بەیەکەوە و ئامە بگەیتە ئامانجەکەت ئەوە بوو خولێکی ئاسایی کراوە یاریم کردووە لە پلەیەک دەسم پێ کرد بەڵام هەمووی بە خێرایی ینی ئەوەی کە وەکو بڵێ سپۆنسەری کردم نەک فێرکردن جیاوازە چکە ڕاهێنەری لەو ئاستە نەبوو بەڵام کە ڕۆشتمە دەرەوە لە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق زۆر شتی فێرکردم توانیم لەو کەمپە مەشقیانەی کە لە دەرەوە ئەنجامماندا کە لەگەڵ وڵاتانی دەرەوە یاریمان کرد توانیم ئیسفادە لەوانە بکەم بەڵام من کاتی دروستبوون فێربوونی من بۆ یاری بالە و هەڵبژاردی عێراق هەمووی ساڵێک و 8 مانگ بوو ینی تۆزێکی شتێکی شازە ناتوانم هەموو بە وردەکاری بڵێم بەڵام ڕۆژی وا هەبوو نیوەڕانیش نەمێش کەس لە ماڵەوە بخوێت چکە هەر خەریکی جەمپ بووم هەر خەریکی لە ینی ڕۆژی وا بوو 5 تەمرینم ئەکرد بە دوایەکە ینی بەیانی گەشتە نیوەڕۆ بۆ ئێوارە شەویش دیسانەوە بلاجتۆرم دانابوو لەسەر ساحەکە بۆی ڕووناک بێ بتوانم بەردەوام ڕاهێنان بکەم ئەتوانم بڵێم ئەو ساڵ و 8 مانگەی من ڕاهێنانی 4 ساڵە بوو بە بەردەوامی. وەرزش هەموو یاریەک بە تایبەتی من باسی یاری بالاکەم یاری بالا یەکێکە لەوانە تایبەتمەندی خۆی هەیە ئێستا کۆمەڵێ خاڵ هەیە کە بۆ گەنجان زۆر لەبارە لە وەرزشە ژێرخانی ئابووری پێشووتر لە ساڵانی پێشووتر لە هەموو کوردستانە هۆڵێک یا 2 هۆڵ هەبوو ئەمانتوانی ئەو یاریتی ئەنجام بدەین بەڵام ئێستا زۆر شت گونجاوە یانەکان زۆرتر بوون فێرگە و ئەکادیمیاکان هەیە لە کاتی خۆیان من هەتاوەکو ڕۆشتمە هەڵبژاردی عێراق هۆڵم نەبینی بوو هەر لەسەر خۆڵ و
چیمەنتۆ تەمرینم کردبوو. ئێستا زۆربەی یانەکان هۆڵیان هەیە گەنجان ئەتوانن ڕوو بکەن ئەو یاریە چکە یاریەکە یەکەمی بەرکەوتەی تیانە ئەتوانین یاریەکە کە پێکانی ڕاستەوخۆی تیانە. بۆ گەنجانیش ئەوەم هەیە کە بۆ هەموو وەرزشێک بە تایبەتی یاری بالە ئەتوانن ئیرادەیان بەقوت بێ، ئەتوانن بیرکەنەوە کە داهاتووی ئەم وڵاتە بەدەستی ئەوانە، ئەتوانن نازناو بۆ یانەکەیان و شارەکەیان و وڵاتەکەیان بەدەست بێنن، ئەتوانن سەری خۆیان و خانوادەکانیان بەرزکەن بەم وەرزشە، کۆڵ نەدەن، ئەتوانن بەردەوام بن. جیاوازی ئێستا ئەو کاتە جیاوازێکی زۆرە، ئێستا زۆر شت لەبارەیە بۆ گەنجانی ئێستا. پێشووتر ڕەنگە یانەیەکی گەورە کێشەی تۆپ و هۆڵی هەبواە، ئێستا کە ئەوەی هەیە هۆڵە تۆپە هەموو ئەو پێداویستیانە لەبەردەستە، ئەتوانن باشتر هەوڵ بدەن. ئەوەی کە ئێستا تۆزێ گەنجانی مەژغوڵ کردووە ئەوەیشە ئەوەیە کە پێشکەوتنی تەکنەلۆژیایە، پێشووتر ئەوە کەمتر بوویان نەبوو. ئێستا توانن دایکان و باوکان ئەو بابەتی تەکنۆلۆژیانە کەم بکەنەوە لە مناڵەکانیان لە لاوەکان بۆ ئەوی بتوانن ڕوو بکەنە وەرزش و کۆمەلگایەکی تەندروستمانە بێ لە داهاتوو. ڕێنماییم بۆ گەنجان ئەوەیە کە بە تایبەتی لە یاری بالەیە بتوانن بەردەوام بن، ڕاهێنان لە دوای ئەوە دوو خاڵی گرنگ هەیە، ئەوەیە کە ئەو یاریزانەیە خودت ئەو لاوە دەست پێ ئەکا بە یاری بالە، مێشکێکی باش، زهنێکی باش لەگەڵ دوورخستنەوەی ترس لە وجودی یاریزانەکەیە بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن و یاریزانێکی ئاسبەرز و پێشکەوتوتان لێ دەرچێ. چیرۆکی سەرکەوتنی من چیرۆکی ئەوەی گەنجانە.